مەترسیەکانی سەر ڕۆژنامەوانان هەر تەنها لە بەرەکانی شەڕی دژی داعش نییە، وەک لە راپۆرتە ناوخۆیی و دەرەوەیەکانیشدا باس کراون. ڕۆژنامەوانان لە هەرێمی کوردستانی عێراق ڕوبەڕووی کوشتن و ڕفاندن و دەستگیرکردنی نایاسایی و چەندان جۆری پێشێلکاری دەبنەوە. حەمید بەدرخان سکرتێری کۆمیتەی داکۆچی لە ئازادی ڕاگەیاندن و ڕۆژنامەوانی لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان میوانی کورد کۆنێکشنە. کاک حەمید سوپاس بۆ ئامادەبوونت. دەست بەجێ دەچمە پرسیارەکەم ئەو پێشێلکاریانی کە لە هەرێمی کوردستانان بە بەرنامەیە یا کەم تەرخەمیە؟ زۆر سوپاس. دیارە ئەو پێشێلکاریانەی دەرهەق بە ڕۆژنامەنووسان کراوە لە 18 راپۆرتی پێشووتری لیژنەی داکۆچی لە مافی ڕۆژنامەنووسان و ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان ئەوەمان پێ دەڵێ کە ئەگەر سەردەمانێک شەڕی داعشیش نەبووە کە چ پێشێلکاری هەر هەبووە و ئێستاش بەهۆی بەرەکانی شەڕ لەگەڵ چەتەکانی تیرۆریستانی داعش سەر دەکەی پێشێلکاری هەیە، ڕێگەنەدان هەیە، سوکایەتی پێکردن هەیە و لە بەرامبەر ئەوەی کە دەست بەسەرداگرتنی کەلوپەلەکانی ڕاگەیاندنیش بۆیە من قەنەعەت ناکەم بە بەرنامە بێ و کە تەنیا مافی ئەو ڕۆژنامەنووسانە پێشێل بکرێت کە برێن لە دەرەوەی زۆنی ئەو کەناڵە سێبەرانەی کە خۆیان سەرپەرش دەکەن. بۆیە مەترسیەکە ئەوەیە کە لە دوا راپۆرتی لیژنەی داکۆچی کە راپۆرتی ژمارە 18 بوو هەز دەکەی هەرێمی کوردستان بوویتە ژینگەیەکی ئارام بۆ تۆمەتبارانی هەموو ئەو کەسانە پێشێلکاری بە مافی ڕۆژنامەنووسان دەکەن. ئەماژە بۆ کرد 18 راپۆرت سەندیکا ئامادەی کردووە وەکو لیژنەکەی جەناب یاخۆ کۆمیتەکەی جەناب کە سکرتێری تایدا. بەرەنجامی ئەو راپۆرتانە چی بوو؟ ئەو 18 راپۆرتێک کە ئێستا بە هەموو زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی کە لەگەڵ خۆم هێناومە بۆ ئەمریکا، ئێمە وەکو لیژنەی داکۆچی کە سەر بە ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە ئێمە دەستگایەکی پۆلیسی یا دەستگایەکی ئاسایش یا وەزارەتی ناوخۆلین تا ئەو کەسەی ڕۆژنامەنووسێک تیرۆر دەکە یا مافی پێشێل دەکە ئێمە بچین بگرین. بۆیە ئێمە بە پێی یاسای ژمارە 35 کە لە 2007 لە پەرلەمان دەرچوو ئەمەیە ئێمە بەوە ئیش دەکەین بەڕاستی. بۆیە ئێمە هەر کەسێک پێشێلکاری بەرامبەرکرابێ لە دووتی ئەو راپۆرتانە ئێمە بڵاومان کردوتەوە بۆ ڕای گشتیشمان. بەڵام دەستگا ئاسایشەکان چه هەنگاوێکیان ناوە بە پێی ئەو یاسای ڕۆژنامەوانی لە پەرلەمانی بەداخەوە ئێمە زۆردار گوتومانە هەموو ئەو ئیدانەکردنی ئەو پێشێلکاریانە ئێمە شەرمنانە شتەکە بڵاو دەکەینەوە بۆ ڕای گشتی لە بەرامبەرەوەی کە ئەمە لێی دراوە سوکایەتی پێکرا ئەوانە. بۆیە تا ئێستا ئەو پێشێلکاریانی دەرهەق بە ڕۆژنامەنووس تا ئێستا یەک پۆلیسیش یەک کەسیش لە بەرامبەر هەموو ئەو سوکایەتی پێشێلکاریان بەرامبەر دەستگیر نەکراوە و من داواکارم هەموو ئەو کەسانی پێشێلکاریان بەرامبەر کراوە داوای یاسایی تۆمار بکات لە بەرامبەرەوەی کە مافی بۆ بگەڕێتەوە. ئەنجا پێ دوایە سەندیکا لەو ڕەوشەدا کە تیایدایەتی بتوانێت ئەو مافە بگێڕێتەوە، بتوانێت پارێزەری داکۆچیکار بۆ ڕۆژنامەوانان دابین کە ینی بەتایبەتی کە سەندیکا وەکو دەگوترێت بەش کراوە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە لە 2003 کە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەگەڵ یەکێتی ڕۆژنامەنووسانی کوردستان هەردووکیان یەکیان گرتەوە لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کاریان بۆ ئەو کرد کە یاسایەکی کاری پێ بکرێ بە یاسای سەندیکا نەک یاسای ڕۆژنامەگەری کاریان کردو ئەوانە بە حەق لەو کاتیەوە بە تەوافقی سیاسی هەموو ئەحزابەکان ئیشان تێدا کردووە. بەداخەوە لە دوا کۆنگرەی کە کردمان ئیدی ئەوە بوو یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕە نەهاتن بە دوای ئەم تەوافقە ئەوانە دیکە بریتە. بۆیە ئێمە لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان داکۆچی سەرسەختی هەموو ئەو کەسانە بووین ئەندام بوو بێ یا ئەندام نەبووبێ لەو تەوافق لەگەڵمان ببێ یا لەگەڵمانە ببێ ئێمە کارمان کردەوە چونکە بەڵێنماندا بوو لە راپۆرتی هەژدا گوتمان لەمڕۆوە ئێمە
ڕای گشتی ئاگادار دەکەینەوە لە بەرامبەر ئەو پێشێرکاریانەی کا بەرامبەر بە ڕۆژنامە دەکرد بۆیە هەنگاوی یەکەمان ئەوە بوو لە ئەمریکا و لە ئەوانە دەست پێ دەکەین. بەڵێ یەکێ لە پرسە گرنگەکانی تر دەستڕاگەیشتنە بە سەرچاوی زانیاریە خو بە زانیاریەکاندا ینی زۆرێک لە کەناڵەکان ئێجگار ئاسانە بۆیان دەستیان ڕابگا بە زانیاریەکاندا هەندێک کەناڵیش هەن ینی ئیدی بە تەواوەتی ماندووشەکەت دەبن تا زانیاریەکان دەست دەکەی بۆ ئەمە چیتان کردووە زۆر بە کورتی بەداخەوە بۆیە تەمەشا دەکەی لێرە و لەوێ هەندێک کەناڵ هەن کە بەڕاستی بەرپرسی سیاسی ئەو مەملەکەتە تەمویلی دەکات سەرچاوی دارایی پۆپیا دەکات و هەموو ئەو کۆمپانیانی لە دەوروبەری ئەو کەسە کۆبۆتەوە ئیدی لە ڕێگای ئەوانەوە ئیدی زۆرترین هەواڵ و زۆرترین زانیاری و کۆمەڵێک دیداری تایبەتیان دەست دەکەوێت کە لە کەناڵەکانی کردن بۆیە من دەڵێم یاسای ژمارە 35 لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاسایەکی زۆر باشە بەداخەوە ئەو کاتە جێبەجێ نەکراوە زۆر سپاسە دەکەم کاک حەمید زۆر سپاسە دەکەم.